مامەڕەحەی کەلیخان کەساتیەکی کورد بووە لە ڕۆژهەڵاتی کوردستانێک و وەکە زڵامی بەرفینێ کورد هاتیان ناسکردن بەریە 100 ساڵان دە سەرمایە زستانê ya کوردستانên کەلیخانە بانەدا ئالیکاریya xelkê û karwançiyan kiriye alîkariya rêvîngan kiriye birêxistina tîmên hewarçûnê lê gundê Sunciya Bane berdewam alîkariya wan kesan kiriye ku di sermayê bi taybetî li Kelîxanê ku sermayeke zêde û berfeke zêde lê dibare rên xwe wanda dikirin. Çîroka Mamerehe Kelîxan ji xwe ziman bi ziman dev bi dev hatiye vegerandin heta niha jî hatiye ku peykereke wî jî di nava bajarê Bane de hatiye çêkirin ew peyker ji bo vê yekî ye ku navê wî zindî rabiwist. بە پیاوە بەفرینەکەی کورد ناسراوە. ساڵانێکە چیرۆکەکەی لە ناوچەی بانەدا زار بەزار دەگێڕێتەوە. چەند ساڵێکیشە چالاکبانانی مەدەنی بانە ئەم پەیکەرەیان لە بەرزایی کەلیخان بۆ دروست کردووە. پەیکەرێک کە بە جۆرێک سەرنجی گەشتیارانیشی ڕاکێشاوە. وەکو بنکەی گەشەی فەرهەنگی بانە پێویستمان بەو کەسایەتیانە بوو بۆ ئەوەی کە گەنجانی ئێمە ناوناوبانگی کەسانی لێهاتوو و شارەزای خۆیان بناسن و پێویست بەوە بوو کە ئێمە حەکایەت و داستانێک تاریف بکەین بۆ منداڵان و بۆ گەنجانمان کە لە جیاتی ئەوەی کە بەدەم حەکایەتەکەوانێ خەو بیان باتەوانێ لە خەو هەڵبستن. ڕەحمان گەردەنە ناسراو بە مامەڕەحە 145 ساڵ پێش ئێستا لە گوندی بنەخوێی کەلیخانی بانە لەدایک بووە. بەڵام بۆ خزمەتکردنی خەڵک ڕوودەکاتە گوندی سونجی بناری کەلیخان و لەوێ لە وەرزی زستاندا دەبێتە ڕێنیشاندەری ئەو کوێستانچی و ڕێبوارانەی بەفر و ڕەهێڵا ڕێگەی لێوەندەکردن. لەبەرەوەی کە کاروانیەکان و ڕێبوارەکانی کەلیخان لەو بەفروبۆرانەیە ڕێگاون نەکەن لە مەودای ڕێگاکەیە بە مەودای 50 یا 100 متر داری درێژی ئەبر لەگەڵ خۆی لە بەڕوار یا چنار یا مازوار ئەبرووی لە مەودای ڕێگاکەیە ئیچەخاند بۆ ئەوەی کە ڕێبوارەکان ڕێکەیان لێون نەبێ و لاڕێ نەبن. لە نێوان ساڵەکانی 1900 بۆ 1950 کە لە نێوان دوو شاری سەخز و بانەدا ڕێگای هاتوچۆ نەبووە تیمێکی فریاگوزاری لە گوندی سونج ڕێک دەخات و ڕۆژانە ڕوودەکەنە توولەڕێیەکانی کەلیخان چەند خۆراک لەگەڵ خۆیان دەبن تاوەکو لە کرێوەی کەلیخاندا بەهانای کاروانچیانەوە بچن. لێرەوە کەسانێکی بەهاوڵ هەڵبژار لە کەڵەپیاوانی ئەو سەردەماکەوەکو خۆی چالاک و لێ هاتوو بوون لە گوندی بنەخێ و لە گوندی سەرسونج و لە گوندی قڕوچاو هەڵبژارد و شان بەشانی خۆی بردننی بۆ چالاکی لە کەلیخانە. ئەو ڕێگەی کە لەو بەرەوە ئەیبینین ڕێگایە بوو کە مامەڕەحە و هاوڵانی هاتوچیان پیا کرد بە درێژی مێژوو هەمانەیەکی لە شانا بوو کە ئەم هەمانە پڕ بوو لە بابۆڵە نان و ڕۆن و هەڵوا و خورما و شتانێکی تر کە پێویستی ژیان بوون ئەمانەی ئەبد لەگەڵ خۆیان هەمیشە بەشانیەوە بوو کە ئەگەی کاروانیەکان کەسێک کە زۆر ئەکەوتە مەترسی گیان لەدەستان خێرا بابۆڵەیەکی ئەهێنا دەرو ئەیا لێ دەستی و بەدەمیا ئاکرد بە زۆر بۆ ئەوەی بیخوا و هەڵسێتەوە سەر بێت. چیرۆکێکی بەناوبانگی مامەڕەحە کە زار بەزار گەیشتووەتە نەوەکانی ئێستاش ئەو کاتەیە کە ئێسترێکی کاروانچیان لە دیوی سەقزی کەلیخان مردار دەبێت بەڵام کەلاکەکەی لە کۆڵ دەنێت و دەیباتەوە بۆ سەگەکانی گوندەکەی. مامەڕەحە کە وەختێ لە بار بووە ئەو هاوڕێیانەی کە لەگەڵی بوون ئەو وەختی ئەسپێکی پێ بووە کە ئەسپەکەی لە سەرمایە ڕق بۆتەوانێ بە کۆڵ یاداوە هێناوێتیوانێ بۆ دیوی بانە لە دیوی سەقزەوە ئیتر وتوێتی ئەو وانەی کە لەگەڵی بوون وتویانە ئەو ئەسپەک بۆچی خۆ گیانی لەدەستداوان ئەوش وتوێتی من هیچ من بە هاوڕەکانی تووە من کاری خۆم ناتاو ناکەم سەگی سونجیش بێگۆشت ناکەم هێناوێتیەوە بۆ سەرسون بۆ سەگەکانی سەرسون.
مامەڕەحەی کەلیخان ساڵی 1950 زاینی و لە تەمەنی 82 ساڵیدا کۆچی دوایی کردووە، بەڵام چیرۆکی ئازایەتی و توانای ئەو لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی دیکە دەگەڕێتەوە.